ساڵی 2012 ئێمە بە 42 وەرەقە قەعەمان بکرێدا زاوایش کە هات کوتی ئەگە و زاوایە پەشیمان ببتۆ لەو ڕۆژەی ئەمن پارەی دەدەمێ باشە یعنی دەوەڕقێتکەی دەدایە بەس سەحب کاتۆلۆی کە ئەو ڕۆژە حفلەکەی دەرکانێکە ئەمڕۆ 5/5/2025 جا لەم ڕۆژەدا هۆڵەکانی ئاهەنگ جێران و هەروەها ئەو شوێنانەی کەوا بەدلە بەکرێ دەدەن و هەروەها ئارێژگاکان بەبەر ناکەون ئیدی ئەو کەسانی کە دەیانێت پرۆسەی هاوسەرگیری پێک بێنن ئەم ژمارە جوانانە هەڵدەبژێنن وەک بڵێ زاواکە دەڵێت من تازە مەسرەفەکەم هەر کردووە بۆم زێرگرانیا ئیدی با ڕۆژەکەشی جوان بێ جا من لە نێو یەکێک لەو هۆڵانم کەوا هۆڵی ئاهەنگ جێرانم و دەبێت پرسیار لە خاوەنەکەی بکەم بزانم لە کێوە خەڵک هاتووە بۆ سەرڕێگرتن یاخود لە کێوە ئەم ڕۆژەی یعنی کردوتە ماڵ کاگەمی لەگەر بفەرموویتە ئێرە سڵاوت لێبێ ئەوم بۆ باز بکەن لە کێوە خەڵک هاتووە بۆ ئەوەی سەرڕە بگرێتن کاگە سەرەتا بەخێران دەکەم بەخەرێکەڵ لە زوانەکەتان دەکەم ڕزو احترامتان هێچەی هەموو کارم بەدەماز دەکەم ئەمڕۆ پێنجی 2025 تقریبا مانگ دەبێت ئەسکرێ 25 شازەی شەشیش لێسا ئەسکرێ دارەکە زۆرگام ئەنج دەکرێت خەڵک هەیە مەسەر ئیمکان دینەوانەی پارەی خەرکە لەو هۆڵەکە وەزا من هەمکاری فەقیر وەژاری دەکەم یعنی هەب بۆ مەسەلەن پارەی قەرکە بەس تا لەم بەروانە جوانە ینی ئاهەنگەکەی بجێڕێت بەڵێ ئێستا ئەوڕۆ کابرا گوتی پارەم قەر کردیا بەخوای گوتی پارەم قەر کردیا لەو ئەمڕۆ هیچ نییە ئیمکانت نییە هاوکاریم کە ئەمەش هاوکاریم کرد گاگە پارە نییە ئەمە خزمەتکاری دێمەوە لە خزمەت دامەوە گوتی بەخوا قەردم کردو ئەمەش هاوکارێکی زۆر زوانم کردو خزمەتی گەنجی ئەو شارە یەکەم ئەم ماوەی چەندە ینی خەریکی ئاهەنگ جێرانی ئەمن 20 ساڵە بەڵێ لە پێشتریش ئەوە هەبووە کە بابێن لە تاریخە جوانەکە خەڵک بەهات با بۆ ئەوەی کە ئاهەنگی بکە بەڵێ ئێستا 2012 بە 15 وەرەقەمدایە وەڵم ئەو دەی بە 12 وەرەقەیدایە بەس ئێستا خەڵک ئیمکانی دیە ئەوەش پێشەر مای خەڵک پارەی نییە ئەمەش هاوکاری فەقیر وەژارە دەکەم 2012 بە 15 وەرەقە بوو بەڵێ بە ڕۆژەکەی بە 15 دابوو بە شۆکەنج بە 8 دابوو ئەو دەبی پارە بووێت بەس ئێستا پارە نییە خەڵک فەقیر و دەبی هاوکاری خەڵکی بکەم قەت هەبوو مەسەلەن کابرا بێ ئەمڕۆی بەبەر لەکەت بێ ئیدی ئاهەنگەکەی تاقی کردبێت ئێستا کابرا هاتبوو ئەوڕۆ ناسار بکردی دونی ئێستا کابرێت مەسەر گوتی 15 مانگم دەوێت مەسەر 25 مانگ دێت کابرا زانە تازی لەکات ئێستا ئەوڕۆ 5 نییە کابرا لۆ 5 بوو ناسارە کردی چاری مانگ بەس ئەمەش هاوکاری فەقیر وەژارە دەکەم و خزمەتکاری فەقیر وەژارە دەکەم ئەی فەقیری هاوکاری ئیمکانی دیێ بامە دەکرم خزمەتی دەکەم بەڕاستی ئەو ڕۆک و 5 لۆمە زۆر ڕۆژەشی نۆرمەڵ بوو بەنسبەت گرتنی حەفلە یعنی لۆت لەسەرمان لەوەی زۆر خەڵک بێتون لە ئەو ڕۆژەی ئەمن دەیگەڕنەوە لەسەر نەبوونی پارە باشە لەبەری لە هەموو ساڵێکدا 6 5 4 4 3 2 1 بەرحاڵ هەتا ئەو ساڵە تاو دەبی مانجی ڕۆژێکی جوان هەیە بەڵام وەکو ئەو ڕۆژە 5/5/2025 تەمان ساڵی 12 ئێمە بە 42 وەرەقە قەعەمان بکرێدا زاوایش کە هات کوتی ئەگە و زاوایە پەشیمان ببتۆ لەو ڕۆژەی ئەمن پارەی دەدەمێ باشە یعنی دەوەڕقێتکەی دەدایە بەس سەحب کاتۆلۆی کە ئەو ڕۆژە حفلەکەی دەرکانێکە ئەوەش هۆکاری نەبوونی پارەیە ئوستاز یعنی ئەمن 22/2022 بڕوان پێ بکات تۆزێک خۆم تاخیر کرد تەنها ڕۆژەکەی حفلەم هەبوو بە شەوەکەش حفلەم نەبوو خەڵک ئێستا لەو ڕۆژانە ناپێستەوە خەڵک لەو ڕۆژانە ناپرسی خارەلۆ لە هۆی نەبوونی پارەی ینی کابرا دێت نێستاکە پڕ بەدڵ حەز دەکا ڕۆژی جومعی حفلێ بکات لەبەی کولتوری ئێمە بە هەولێر بەعام حەز دەکا ڕۆژی دووشەم پێنجشەم جومعان حفلێ بکاتن ئێستا وای لێ هاتێ پێشەم جومان حفلێ ناکە دێدە لە کاک دیسان ڕۆژە کەرزانە ڕۆژەکەم دێ هەتا حفلەی لێ بکەم ئەو کارەکەش دەگەڕێتەوە لەسەوەی بەعام خەڵک بەهۆی نەبوونی موچە و بەهۆی کەمی ئیشی بارودۆخی ژیان و ئەو شتانە بەخۆ دەزانی ئەگە موچە نەبوو ئەمن ئاو بفرۆشمە سەرزادەی ژانی من و کاری منیش کەم دەبتەوە لێ بەعام تەسیراتێکی زۆری لەسەرە 5/5/2025 ئەمن مانگێک دەبی گرتیتم باشە بەڵام بە هەمووی دوو کەس کاتێ بم بڵێ کاکە ئەو ڕۆژە هەیە و ڕۆژەکان کەش نۆرمال هەموو هەیە